بە دۆلار ئەسینە مازانی دۆلار چێرە مازانی هیڕۆیزیە هەموو شەشیان بۆ هینان هەموو دراو نەدراو دراومە نە ئابووریمە نە ئەخلاقمە نە دینمە نە مینبەرمە هیچ شتێک نەمە ئاگاشمان لێ نییە کێشەکە لەوەدایە. ئەمە زۆر ئەم کتێبەگەر باسی کردن ینی زۆر شتم لەگەڵی داناوە بەڵام کاتەکە دەرفەت نیە ئەو شتانە باس بکەین بۆیە شابینی ئەم شێوازی بە قەرزدارکردنی حکوومەتەکان ئەمە بەرنامەی بۆ داڕێژراوە و مخابرات ئیشی بۆ کات وەزارەتی دیفاع ئیشی بۆ کات یعنی یەک نمونەتان بدەمێ ١٠ تا 15 قوتابیانی زانکۆی ئەمریکا لەسەر شەقامەکان ئەخەون یاخود لە نێو سیارەکانی خۆیان ئەخەون چونکە پکرەی ئەو کارەبا و خانوویان شوقیان پێنادرێ یان لەسەر شەقامەکان ئەنون بەشە و بەڕۆژ ئەستە زانکۆ ئەخوێنن هەتا تەواو ئەکەن و دا ئەمەزرێن و قەرزی زانکۆکە ئەدەنەوە یاوتە لە نێو سیارەکانی خۆیان ئەخەون ١٠ تا 15 ئەمە وەزعی قوتابیەکانی زانکۆی ئەمریکایە لە کاتێکدا ئەمریکا ساڵانە زیاتر لە 700 ملیار دۆلار سەرفەکات بۆ وەزارەتی بەرگری ئەمریکی کە بە چەند ملیارێک ئەتوانێت ئەم کێشەی قوتابیانی زانکۆ چارەسەر بکە ئەگەر مەبەستی تێرکردنی گەلە خۆ باشترین چین خوێندەوارەکان و قوتابیەکانی زانکۆنە تێریان بکاتن و فێریان بکە و قەرزیان سەرسەو بکە بەڵام ئەگەر بێت و قەرزیان بە قەرز فێریان نەکا و نەیانکات بە کۆیلە و 2 ملیۆنیش نەکات بە سەرباز ئەو چۆن ئەتوانی ئەو پیلانە دابڕێژێت چۆن ئەتوان بیانهێنێت بۆ سەحرایەکانی ئەنبار و بۆ چیاکانی تۆڕا و بۆڕا لە ئەفغانستان و بۆ فلیپین و ڤێتنام و لەو 700 معسکەرەی کە لە جیهاندا هەیەی ئەمریکا چۆن ئەتوانێت سەرباز دروست بکات بە برسیکردنی خەڵک بە قەرزدارکردنی خەڵک بەوە ئەتوانی سەرباز بە خۆت بنیاد بنێ و خەڵکی بکەی بە جاسوسی خۆت و حتا کەنیسە مینبەرەکانیش بۆ خۆت لول بدەیت و هەموو شتێک لە مەسعادی خۆتا بەکاری بێنی و ئێمەش چاوەڕێی دەجالەکەین وەڵا ئەگەر دەجال بێردا تێپەڕی بەدوای ناکەوم وازانین بێردا تێپەڕی ئەلێ دێ لەگەڵەمیان نایە وازانین پاسە چی پێ سەدێتە بەرچاوم پاسە چی پێیە لەسەر نووسراوە دەجال هۆڕێکمان بۆ لە دارێ سوارە بیان سوارە ناو لە سوار نام دەتەوە مادەمە تو کافر بووی بە دەجالە وازانی وایە نازانم پیلانە ئەمە سیستەمە ئەمە دراوە ئەمە جەیشە ئەمە برسیکردنە ئەمە داڕمانی ئەخلاقی وڵاتە داڕمانی دراوی ئەخلاقە کچە لە کتێبەکەی ویلیام دارکارشە بۆم باسکردن کە بە ناوی ئەحجار على رقعة الشطرنج لەویشە بۆم باسکردونە کە چۆن پیلانەکان داڕشتووە سەری کتێبەکانی دانیێلە گانزا بکە پرۆفیسۆری سویسری بۆ سەری قسەکانی ئەندریاس پۆپ بکە بۆ سەری پرۆفیسۆر کریستۆف بکە بۆ سەری پرۆفیسۆر بۆکە بکە پرۆفیسۆر هانس زین بکە ئەمانە کۆمەڵێک پرۆفیسۆری زۆرن وەکڵێت دەستم بە هەویری هەراوەندەم بە بیرە ئەگەنا 1000 زۆرن کە باسی ئەو مۆزوعاناکەن بۆش ئەبینی یەکێتی ئەوروپا بۆ نمونە هەمان کێشەی هەیە یەکێتی ئەوروپا جاران هەر بۆ ساڵێکە وەکو وڵاتەکان بودجیان دیاری ئەکرد بەڵام یەکێتی ئەوروپا وتیان ساڵێ زۆرە بۆ 7 ساڵ دیاریەکەین پێشتر تریلیۆنێک و 100 ملیاریان پێویست بوو بۆ ڕاگررتنی یەکێتی ئەوروپا و مەسرەفی یەکێتی ئەوروپا ئەم ساڵ کە 7 ساڵەکان تەواو بۆ 7 ساڵکە بودجە دابین بکەن پێویستیان بە چەند دەمجارە 700 ملیار جگە لەو تریلیۆنێک و 100 ملیارەکەواتە ئێستا پێویستیان بە تریلیۆنێک و 800 ملیار یۆڕۆیە کە ئێستا کێشە لە نێوچێتی ئەوروپا هەیە پۆڵۆنیا و هەنگاریا ڕازی نینە ئەڵێ ئەم زەختە زۆرە لە سەرماندا پارێکی یەکجار زۆرە ئێمە ئەوەی پێشتر قڕز بوو لەسەر شانمان ئێستا چۆن بێنە بتوانین ئەو پارەیە دابین بکەین هەمان کێشیان هەیە بۆیش ئەبین ئەم کێشێ لە جیهاندا زۆر بڵاوە بەس ئەوە وەکو سەرەدایک بۆتان باسم کە بزان چی لە دنیادا ئەگوزرێ بۆی کە بزان لە عێراقیشە بە هەمان فلیمە و بزانن سیستەمێکی جیهانی لە ئارادا نەک سیستەمێکی ناوچەیی یعنی من کە متابعەکەم ئەبین ئەو خەڵکانن کە دێنە سەر شاشە قساکەن تەنها باسی ناوچەی عێراقەکەن یان باسی کێشەی کوردستانەکەن یعنی لە تۆ وەکو ناو بازنەیەک دابی تۆ باسیەک نقطەی ناوەڕاست بکەیت کەم باسی کێشەی جیهانی یەکەم ئەوکات پێگەی کە لە هەموو جیانە ئەو کێشە هەیە هەموو جیان پێوە ئەناڵێت سەیریکە ئێستای ئەو دەمەی قەرزی سەر دنیا یعنی وڵاتەکان 23/12/2020 ئەمریکا 27 تریلیۆن نیو قەرزدارە 27 تریلیۆن نیو دۆلار قەرزدارە
سین 7 تریلیۆن و نیو قەرزدارە، یابان 12 تریلیۆن و 300 میلیارد قەرزدارە، بەریتانیا 3 تریلیۆن دلار قەرزدارە، فەڕەنسا 3 تریلیۆن دلار قەرزدارە، هیندستان 2 تریلیۆن و 300 میلیارد قەرزدارە، ئیتالیا 3 تریلیۆن و 100 میلیارد قەرزدارە، ئیسپانیا تریلیۆنێک و 600 میلیارد دلار قەرزدارە، بەرازی تریلیۆنێک و 700 میلیارد قەرزدارە، کەنەدا تریلیۆنێک و 900 میلیارد قەرزدارە، ئەرجەنتین 390 میلیارد قەرزدارە، ئەوانەی دێستاکەم و میلیارن تریلیۆن نین، ئوسترالیا 661 میلیارد، بەلجیکا 642 میلیارد، یۆنان 458 میلیارد، ئەندۆنوسیا 340 میلیارد، ئیرلاند 232 میلیارد، کوریا 775 میلیارد، مەکسیک 885 میلیارد، هۆڵەندا 618 میلیارد، نەرویج 187 میلیارد، پۆلۆنیا 368 میلیارد، پرتغال 336 میلیارد، رووسیا 274 میلیارد، سعودیا 115 میلیارد، سوید 265 میلیارد، سویسرا 358 میلیارد، تایوان 252 میلیارد، تورکیا 268 میلیارد قەرزدارە. ئەمە لە شەو ڕۆژێکە ئەم فلیمە دروست نەکراوە. ئاگادار بە لەو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير، ئێستا تەفسیرەکەی باش تێبگەر کە مانای چییە. بۆی خۆی گەورە فەرمێ قەلیلا ما تذكرون، زۆر کەمێکتان نەبی بیر ناکەنەوە. لەگەڵ ئەوەشدا ئەو قسانتان بۆ کەم، ولكن أكثر الناس للحق كارهون، زۆر بەی زۆری خەڵک ئەم ڕاستیانەشی پێ ناخۆشە، پێی تاڵە، پێی هەزم ناکرێت، پێی وایە وانە لە کاتێک هەموو بەڵگەی و ئامارە و لە بەردەستاندا بروسن دێبت وۆڵد واید ئەتانداتێ، هەر وڵاتێکیش لێدەن بە تایبەتی ئەتانداتێ، بڕۆن سەر ماڵپەڕی IMF سندوقی نەقدی دووەلی ئامارەکان پێڵێ، بنووسن گلۆبال دێبت وۆڵد واید 2020 لێ بدەن، ئەتانداتێک کە ئێستاگە حالیان 277 تریلیۆن دۆلار قەرزدارن لەسەر زەوی لە ماوەی ئەو 200 ساڵەی سەرهەڵدانی ئەلمانیەتە. لەگەڵ ئەو هەموو شەڕە لەگەڵ خۆی هێنا، ئەو هەموو فەسق و فەسادیە، کۆمەڵێک کۆمپانیا و بانک و سەرکەوتن بوون بە خاوەنی چەندەها تۆپ و تیارە، وەزارەتی بەرگری هەموو ئێوانە، وەزارەتی پەروەردەی ئێوانە، منهەجی ئەوانە، دۆلار هی ئەوانە، چەک و تەقەمەنی هی ئەوانە، زێڕ زۆربەی هی ئەوانە، نەوت و کانزاکان هی ئەوانە، داو و دەرمانی هی ئەوانە. بۆ وازانن ئێستا ئەو کۆمپانیای داو و دەرمانی بیۆئونتێکی ئەڵمانی و فایزەری ئەمریکی و زانۆفیای فەڕەنسی، وازانی حکوومەتی ئەمریکا و ئەڵمانیا و فەڕەنسا هیچ علاقی بەوەندانێ و باش بزان، نەی تەقەمەنی، نە داو و دەرمان، نە چەک و سیلاح، نە باڕوت، نە خەڵوس، نە وزە، نە نەوت، و بەدەیان کۆمپانیان بۆ باس کرد، و دەیان تریش لە ناو کتێبەدا هەیە، بە سەتان تریشم بۆ بە نمونە بۆ هێناونەتەوە. ئەوانە هەمووی ئەو وڵاتانە قەرزداری ئەوانەنە. ئەگەر تەکنۆلۆژیا هەیە هەر لەژێر دەستی ئەوانە ئێمە تەنها بەکاربەرین، ئەگەر پارەی هە لە بەردەستی ئەوانە ئێمە تەنها بەکاربەرین، بە حکوومەت و بە میلەتەوە باشنا پێ بڵێن. مەبەستم خۆم نییە شخصی، مەبەستم لەو سەرکردانەیە کە خەڵکی چەکی بۆ هەڵەگرێت، مەبەستم لەو دەسەڵاتدارانێک کە خەڵکی شانازی پێواکەن، مەبەستم ئەو سەرکردانەیە کە وێنەکانیان هەڵواسراوە، مەبەستم ئەو حیزبانەیە کە خەڵکی دەنجیان پێدەن، کە لە نێو پەرلەمانەکان دانیشتوازان ئەمانە بڕیار بەدەستن، تەنها بڕیارەت ئەوەیە کە چەند لە سندوقی نەقدی دووەلی قەرز بکەین، یان لە بانکی دووەلی، یان لە بانکە ناخۆیەکان قەرز بکەین. هەموو شتێک ئامانجە پێکن، هەڵاوسان، داڕمانی ئابووری، داڕمانی ئەخلاقی، هیچی تر نا. چێ هەڵەبژێرە ئەبێ بێتە سەر ئەم سیستەمە، لەژێر ئەم سیستەمە ئیش بکات، کامت پێ پیاوە، کامت پێ بەغیرەتە، کامت پێ نیشتیمان پەروەرە، پێت ئاین پەروەرە، چی هەڵبژێر ئەبێ ئەم فایلی قەرزانە بەو ڕێوشونانە بداتەوە، زیادکردنی داهات، زیادکردنی دەستکاریکردنی داهاتە نائاساییەکان کە باس نائاساییەکان کە قەرزی ناوخۆ قەرزی دەرەوە و چاپکردنی دراوەکانە. ئەمە بەرنامەیە بۆ هەموو وڵاتە دانراوە